من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز. وەک لای هەمووتان ڕوون و ئەشکرایە بەرنامەی بەخشین لانکەی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکە پردی پەڕینەوە و لێک تێگەیشتنی هەژار و دەوڵەمەندەکانە. بەرنمەیە کە هەر کەسێک بیوێت لە ڕێگەی ئەم بەرنامەی ئەتوانێت دڵی خانەوادە هەژار و نەدار و منداڵە بێباوکەکان خۆش بکات. بۆیە بەرنامەی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا لە چەندین پرۆژەدا ئەوێت خزمەتی هەژاران و نەداران و کەم ئەندامانی هەرێمی کوردستان بکات، هەر جارە بە پرۆژەیەکی جیاواز و هەر جارە و لە شوێنێک بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە. ئەمڕۆ بەرنامەی بەخشین لە شاری سلێمانی لەیەکێتی کەم ئەندامان ئەوێت 100 خانەوادەی کەم ئەندام بەسەر بکاتەوە و بە دابەشکردنی موچە بەسەریاندا لە کاتێکدا ئەوانە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە دەست خراوەتە نێو موچەکانیان و لە بری زیادکردن لیان پاشەکەوت دەکرێت و کەم کراوەتەوە. ئومێد دەکەین بە هاوکارەکانی ئێوە بتوانین دڵی 100 خانەوادەی کەم ئەندام لە شاری سلێمانی خۆش بکەین. فەرموون چەند ساتێک لەگەڵمانە. بەخێراتنی بەرنامەکەتانەکەم پیرۆزبایی بەنجی ڕەمەزانی پیرۆستان لێ یەکەم. ئێمە کە کەم ئەندامین 100 نزیکەی 9 مانگە مەعاشمان وەرنەگرتووە. لەسەر ئەو 9 مانگە ئینجا 59,500 یاوە بە من تێگەی 59,000 بەشی چیمە کات کە من کەم ئەندامی ئیشێکم بۆ ناکرێت کارێکم بۆ ناکرێت بۆچی لە من ببڕێت ئەوە ئەوەی بۆ من بکاتن بۆ من لەسەر من ئەوە کات پارە من فەقیرێکی داما ئیشکاری من چی بێ چیم بۆ ئەکرێت گوناحنێ حکومەتێکی ئاوا پڕنەوت و پڕ ئەوە زەبەلاحێک تەماح لە من کەمەندام بکات خێزان نارم ماڵ مناڵم هەیە تەماح لە منەوە کات وەڵا ژیان بە سەختی بەڕێوەیە بێ ژیانی خۆشیمان نییە لە نەبوونی لە جیاتی مانجی ڕەمەزان بڵێ یارمەتی ئەمە ئینجا لێمانە بڕێت خەڵک دەوڵەمەنە خوا خێریان بنووسە ماڵیان ئاوا بێ کە یارمەتی کەمەندامانەیەن خوا خێری ئێوەش بنووسێ ماڵتان ئاوا بێ یاخوا کە من ئێستا یەکێکی هیچ ئیشێکم بۆ ناکرێت چی بۆ بکرێت کار کاسبی بە من نەکرێت ماڵ مناڵ بە من بەخێوەکرێت بە بکەم 59,000 گوناحیان ئەگات قەت خوا قبوڵی ناکەشتیوە زوڵمە ئەوە لە ئێمە یەکەن. سەرەتا بەخێراتنی بەرنامەکەتانەکەم و دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم بەڕاوکارێکی ئەمڕۆ کەمەندانی بەسەر کردێتەوە. بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ ئەم بەرنامەیە پێستا و کەمەندانی بەسەر کردەوە ینی شتێکە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان خەجاڵەت بێ لە ئاسی ئەم بەڕاوکاریە کە ئەمێەوە هەساون بەم بڕاوکاریە حکومەتێک بەو هەموو دەسەڵات و بۆ هەموو برجە زەبەلاحەوە کە دەستی ناوەتە بینی کەمەنداوان و خانپێداویستی تایبەت و بێوەژن و پیر و پەکەوتە بەڕاستی ئەبێ خەجاڵەت بێ لە ئاسی ئەم نوع بەرنامانەیە. من دەستخۆشی لەم بەرنامە بەخشینەکەم نمونەتان زیاد بێ. بەڕاستی من وەکو کەمەندامێک خاوەنی ماڵ و ناڵم 150,000 کەمەندامی ئێستا بۆتە 89,000 من زۆر خۆشحاڵم ئەگەر هەر وەکو ئەوەش کرد ناکە ئێستا من لە تەلەڤیزیۆنیش کە سیر ئەەکەم لە بەرنامە بەخشینە بەڕاستی شوێن بەسەر ئەکاتەوە مستەحەقە بەو هاوکاریە مستەحەقە بەو
ئاوردانەوێت کە بەرنامەی بەخشینێکە بەرنامەی بەخشینیەکە ئەنی ئەبێ حکوومەت ئەگەر هەر ئەقلی پێناشێ بابێت لەم ستافە بەڕێزی جەنابتانەوە لەم ستافە بەڕێزی جەنابتانەوە شتێک بچڕێت ئاور بداتەوە بڵێ ئەمە بەرنامەیەکە ئەماکە یعنی حکوومەت بۆ چاوی خەڵک نابینی. تا چەند ئەو دیارەی بەرنامەی بەخشین بۆ ئێوە مای دڵخۆشیە لەم کاتی قەیرانی دارایی و بێموچەیی و لەو کاتێکەوە حکوومەت دەست خستۆتە موچەکانتان لە بریەوەی زیادی کە لێکەم کردو. ئێمە پێمان وایە سوپاسی ئەوە بکەین چونکە ئێوە ئەمە یەکەم جارتان نییە ئەوە چەند ساڵێکە دەستانداوە بەم کارە خەیریە خی گەورە ئەجر و پاداشتان باتەوە بەبێ مقابل بەبێ بەرامبەر بەبێ جیاوازی ڕەگەز و حیزب و نەتەوە و ئاینیش یارمەتی خەڵکە من وەکو شخصی خۆمەوە جووەم جارە لە بەڕێستان سوودمەندە من جاری چێش پاسیەکی معاوەقینتان بۆدا من سوپاسانەکەم ڕاستی ئێمە زۆر شپرز بووین زۆر هیلاشین چونکم خەڵکی ساغی ئێستا ناتوانێ بژی ئێمە لەوانەیە معاناتی زۆرمانەیە ماڵ و مناڵمان هەیە کەس و ناتوانین ژیانی خۆمان دابین بکەین ئێمە بەڕاستی ئەتوانین بڵێن ئەو یارمەتی جێگەیەکی زۆر باش بوو ئێماگەر لە مانگی ڕەمەزانە ئەتوانین هیچ دەمێ قوتی دوو ڕۆژی خۆمانی پێدابین بکەین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. ئێمە ئەمڕۆ وەکویەتی کەمەندامانی کوردستان سوپاسی تەلەڤیزیۆنی پێیان و سوپاسی بەرنامەی بەخشینەکەین بۆی کە توانیان بەدەم داخوازی کێمەوە بێن هاوکاری 100 کەمەندامی هەژار بکەن لەم مانگە پیرۆزەدا دیارە ئێمەش وەکویەتی کەمەندامانی کوردستان بە هەزاران ئەنداممان لەدەورە بەزاران کەمەندامان لەدەورە بێجۆدانە هیچ سنوورێک بۆ کەمەندامان تەنها ئەوەنە نەبێ و کەمەندامی کە پێویستی بەم هاوکاریە هەڵمان بژاردووە دیارە ژماری کەمەندامان زۆر لەمە زیاترە بەڵام ئێمە 100 کەسمان بژاردووە کە شایانی ئەوەن ئەم هاوکاریە بیانگرێتەوە سوپاسیانەکەین بەڵام لە هەمان کای شاگلیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆی کە حکوومەت وای کردووە کەمەندامان پێویستیان بۆ بێ کە هاوکاری بکرێن ئەگەر چی ئێمە لە وڵاتێکی دەوڵەمەندین و وەزارەتی تایبەتێ بە کاروبارەکانی ئێمە بەڵام بەداخەوە دەمانگە موچەکانیان تاخیر کردوین دوجاریش بڕیاریان ناوە موچەکانیمان بۆ دابەزێنن بۆ 89,000 دینار بەڵام لەم هاوکاریە کە بە 100 کەس کراوە هەر کەسیان بە بڕی 100,000 دینار هاوکاریە کرێت کە ئەمە جگەی خۆیەگرێ بەڕاستی جگەی دەستخۆشیە و لە هەمان کاتیشە جارێک تر ئێمە ڕۆکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان داواکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لە کەمەندامان باتەوە تا کەمەندامان بەم چەشنە نەبن کە پێداویستیەکانیان لەلایەن خەڵکانی ترەوە بۆ دابین کرێت بەڵکو ئەم هاوکاری بەرنامەی بەخشین بگاتە خەڵکانێک تر کە ضرور و پێویستە چونکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم هەنگاوی ئەوە بێت کە خزمەت بە کەمەندامان کە وەژیانێکی کۆمەندانیان بۆ دابین کە بە پێی یاسا بە پێی یاسای ژمارە 20 ساڵی 2011 و لە هەمان کایشە جاری تێمە تاکید لەوە دەکەینەوە کە ئەم هاوکاری بەرنامەی بەخشین بۆ ئەم 100 کەسە بەدڵنیایە جگەی خۆی گرتووە جگەی دەستخۆشیە و دیارە ئەو کارانی تری کە بەرنامەی بەخشینێکا بەڕاستی هەموو جگەی دەستخۆشین لە دابینکردنی ئامیر یارمەدەرەکان وەکو کورسی کارەبایی وەکو هەر پێداویستێکی تر بۆ کەمەندامانیان بەگشتی بۆ خەڵکی جگەی دەستخۆشیە مەسپاسیان نەکەین و ئەم هەنگاوەش بۆ ئێمە بەڕاستی جاری تر بۆ ئەوەی کە 100 ماڵ سفرەکانیان بڕازێتەوە 100 ماڵ گیرفانیان پڕ بێتەوە دەستخۆشیان لێکن سوپاسیان نەکەین. سەرتا بەخێراتتان زۆر پاڵتانەکەم پەڵاستی جێگەیتان هەزگەن زۆر مەمنونتانن پەنین بەزڵی قۆمە قسەتان بۆ بکەم من دیوە سەڵاوم دۆست کویتمەوەی خۆی گەورە بە جوژی جانی بۆ بەڕێوەرتە ئەوشان تاوە عەقڵە کە تاوە عەقڵ نەبوو معناوێ مردووی خۆی گەورە هەمباری هاوبەتم نەدۆری پێشکوونم هیچی خۆیە هەرچی خوا بێ خۆشە دووبارە سوپاستانەکەم یاخوا بەخێر بێن تا چەند دڵخۆشی بەم دیارەی بەرنامەی بەخشین زۆر خۆتگا و کەسی کە خۆی بە باوکی کوور دەزانێ تۆزێ بەقادەریەوە هەستی بدوڵایە بەسەوە ناڵم
زۆر سپاسدارم چاوی یەک بەیەکدامان دەگەم زۆر سپاسیەوەکەم دەستیمانم بۆتانە کوردم خۆی گەورەی هەروی ئەوەتان بێن بەڕاستی بەدڵ سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە ئەمڕۆ هاو ئەو ناوەی کە بەخۆیەتی بەخشینی بەخشیە 100 خێزانی خاوەن پێداویستی تایبەت ئەو 100 خێزانەی کە بە مانای وشە پێویستیان بە بەخشینی ئەوانە لە ڕاستیدا ئەمە ئەو پڕی گەورەی خۆیانە ئەمە ئەو پڕی لەوردنی خۆیانە ئەو پڕی بەخشندەیە کە ئینشەڵڵا لای خوای گەورە قبوڵ بێت ئەم خاوەن پێداویستیەکانی تایبەتانی کە ئەمڕۆ دەیبن خەڵکانێکن لە سایه حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ زۆر لە ژێر هێڵی هەژاری ئەژین کە زیاتر لە 300 ڕۆژە موچیان وەرنەگرتووە کە لە دوای ئەوی وەریان گرت 59500 دینار ئەویش جۆرێک بوو لە گاڵتەکردن بە عەقڵ و شعوری ئەم خاوەن پێداویستە تایبەتیانە ئێمە وێڕای سوپاسی دڵمان وێڕای سوپاسگوزاریمان دوعای خێرمان بۆ بەرنامەی بەخشین نازانین چیتان پێشکەشین بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەو هەموو ئیمکانێتە گەورەی کە خۆی هەیەی بەو هەموو سەرمایەدارەی کە خۆی هەیەی لە شەرقی ئەوسەتیشە نەیتوانیوە هەتا ئەمڕۆ بۆ یەک بنەماڵی کەمەندامان دینارێک ببەخشێ بەڵام بەرنامەی بەخشین نەک بۆ ئێمە ئەوەنێ من ئاگادارم زیاتر لە 600 خێزانی خاوەن پێداویستی تایبەتی بەسەر کردوێتەوە بریا ئێوە بوونایە لە بەری حکوومەت ئەگەر کەسانی شکو ئێوە لە حکوومەت بوونایە ئێمە بەم وەزعمان بەم وەزع ناگەشت بەڕاستی ئێستش ڕۆژانە چەندین کەمەندام هەیە کە کەمەندامەکەیمان بۆ فڕەیە وەزعێکی زۆر خراپی هەیە بەڕاستی بۆیە من ئەم پەیامم بۆ بەرنامەی بەخشین بۆ هەموو ئەو کەسانی کە لەم بەرنامەی گویان لە ئێمە ئەگەر ئەتانەی خوا لە خۆتان ڕازیکەن وەرن ئاورێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان بەرەوە ئەو خەڵکانی کە خێزانارە چەند مناڵی کەمەندامی هەیە کرێچیە وەزعی خراپە و لە سەرو هەمووشان و حکوومەت دوای 300 ڕۆژ 50000 دیناریات لە چۆن ئەتوانی بژی ئاوا بژی بەڵام سواز بۆ خوا بە هاوکاری کۆمەڵی خەڵکانی وەکو ئێوە بەرنامەی وەکو ئێوە ئێمە نایڵیم بچنە سەرجادە بەڵکو بەڕێزەوە بە حورمەتەوە بەشکۆوە بە ئەو پەڕی گەورەیانەوە لە قاعەیەکیەوە ئێمە توانین هاوکاریان پێشکەش بکەین کە تا کەمێک لە ئازارەکانیان کەم کەتەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش داوا لە تۆکەم بەسە ئەم بێویژانیە بەسە ئەم بێزەمیریە تۆزێ بە خۆتاوەرەوە من دڵنیا دەکەمەوە 24 ساڵ گەندەڵیت بە قەیرانی دارایی کە دروست کردەوە بە 40,000 کەمەندامان بەڕاستی چارەسەر ناکرێت سەدان فرمێسک لە ناو ڕێکخراوەکەمانە سەدان ئاهوناڵە لە ناو ڕێکخراوەکەمانە گریانی مناڵ ئازاری جەرێک ئێمە ئازاری کەمەندامی نەیکوشتین ئێمە ئازاری هەموو ئەو نەهامەتیانەی بەسەرمانە ناتەوە بەڵام وا هێواژ ئازاری ئازادیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە ئێمە کوژێ لە ژێر چەتری ئازادی لە ژێر چەتری وتاری باقوبریق و خزمەتکردن بە خەڵکی کوردستان ئەوە ژیانی خەڵکەکەی بینن خەڵکی کوردستان وەرن بچنە ناو ژیانی خاوەن پێداویستە تایبەتەکانەوە بزانن چ ژیانێکیان هەیە چ ڕەزالەتێکیان هەیە ئێستش ڕۆژانە دەیان فرمێسک لەسەر مێزەکانی ئێماڕژێ کە قوتی نییە کە کەسێک تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ تەنها 30,000 بەرێ ئێستا دانیشتۆ بەشدارە لەم بەرنامەی بەخشینە بەس ئەوە ئێوارەی بتوانم 1000 دینار بەم بەشتێ ڕۆژەکەمی پێ بشێنم نازانین بە چ زمانێ تەفسیرکەین بەڕاستی ئافەرم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە عەدالەتەکەتە بسم الله الرحمن الرحيم ئێمە وەک ستافی بەرنامەی بەخشین سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ئەم ڕۆژتوانیمان بەشێکی تر لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانمان جێبەجێ بکەین لە بینایی یەکێتی کەم ئەندامانی کوردستان لە شاری سلێمانیە کە توانیمان 100 خانەوادە بەسەر بکەینەوە و یەکی بڕی 100,000 دینار یارمەتیان بین و کۆمەکیان بکەین و ئەو یارمەتی و کۆمەکی ئێمە دیارە لە بۆ کەم ئەندامان لە 3 طبقەیە خۆی بینێتەوە هەم کەم ئەندام هەم کورتەباڵە هەم نابینە لە سلێمانی و لە شاری هەولێر ئینشاءالله زیاتر لە 600 ماڵ 600 خانەوادە بەسەرەکەینەوە ئەم مانگی ڕەمەزانە پشت بەخوای پەروەردگار و بۆیە داواش لە خێرۆمەندان و دەوڵەمەندانی شارەکەمان و هەرێمی کوردستانەکەین بەگشتیکەوە ئەگەر هەرچیەکیان کرد و ئەمساڵ بتوانن ئینشاءالله هیممەت بکەن بۆ کەم ئەندامان بە هەموو چین و توێژەکانیانەوە بە هەموو بەشەکانیانەوە چ نەخۆشەکانیان چ کەم ئەندام چ کورتەباڵا چ نابینا چ نابیستان ئەوانە ئینشاءالله بتوانن بەسەریان بکەنەوە چونکە زۆر جێگەی ئەوەن کەوا یارمەتی بدرێن وەک ئیشارەم پێکرد خۆیان ئەڵەن 300 ڕۆژە مەعاشمان وەرنەگرتووە مەعاشەکەشیان بڕاوە حکوومەت بڕیوێتی بەرنامەی بەخشین ئەمڕۆ لە شاری سلێمانی لە یەکێتی کەم ئەندامانی کوردستان توانی 100 خانەوادەی خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش بکات بە دابەشکردنی هاوکاری بەسەریاندا ئێمە لە بەرنامەی بەخشینەوە
بەم شێواز و بەم چەشنە دڵی خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباوک و نەخۆش و پەکەوتەکان خۆش دەکەین بەڵام لە هەمان کاتدا حکومەتی هەرێمی کوردستان بە ناوی پاشەکەوت و قەیرانی داراییەوە لە بری 150,000 دینار زیاد بکە بۆ ئەمانە ئەی کاتە 90,000 و کەمتر لەوەش ئەوە ئێوەن ئەتوانن دڵی ئەمانە خۆش بکەن ئەوە ئێوەن ئەتوانن دەستی ئێمە کراوە بکەن و ڕۆژ دەدبای ڕۆژ پرۆژەی جوانتر و نایبتر پێشکەشی خاوەن پێداویستی تایبەت و منداڵە بێباوکان بکەین تا ئێوە بەخشن دڵنیا بن ئێمەش ئاوا دڵخۆشی خەڵکەکەین تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته.